جدنگی امریکا به شێوازەك و دەست پێ دەکەن ji ڕۆژا یەکشەمێ حتا پێنجشەمبێ li vî demî heştî spêdeya Washington hûnê me li ser platformên mîdya civakiya dengê Amerîka û şaşa NRT bibînin û em ê vê bernamê jî li rojek gelek taybet ji me re li dengê Amerîka beşê Kurdî dest pê bikin. Silavên gerim ez dexîlê şemo digel hevkara xwe hêr û zengena. بەڵێ دەخیل ئەمڕۆ یادی 30 ساڵەی دامەزراندنی بەشی کوردی دەنگی ئەمریکایە وێ ڕای پیرۆزبایی لە هەموو هاوکارانم پیرۆزبایی لە ئێوەی بینەریش دەکەم ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەتتان پێشکەش دەکەین و لەگەڵماندابن لەم بەرنمەیەدا کۆمەڵێک یادەوەری خۆش و بەشێک لە یەکەم بەرنمەی ڕادیۆی بەشی کوردیشتان پێشکەش دەکەین. یەکەم بەرنمەی بەشی کوردی دەنگی ئەمریکا لەسەر رادیۆ تەنها 15 خولەک بوو با ئێستاش گوێمان لە دەستپێکی یەکەم بەرنمەی رادیۆیی بەشی کوردی دەنگی ئەمریکا بێت. This is the Voice of America. The following program is in Kurdish. Vera Washington دنگی امریکا خوشکو براین هێژا ڕۆژاوە خۆش بێ بەرنامەی کوردی ji dengê Amerîka her rovî çaxî ji we re belav dibe. Îro 26 meha Nîsanê ye sala 2604 Kurdî hember 1992 roja yekemîn belavkirina dengê Amerîka bi zimanê Kurdî. دیسان di bernama îro da ji bo diyarkirina piştevaniyê wezîrên derve û ê berevaniya Amerîka wê seredana Ukrayna bikin. Biznêspî yên Tirkiya li ser astê cîhanê navdar dibin û çendîn welat hîvî dikin û wana bi dest bêxin. Digel çend babetên dî jî lê em ê bi bîreweriya 30 saliya damezrandina beşê Kurdiyê dengê Amerîka bernama xwe ya îro dest pê bikin. Rêvebera beşê Bakur û navendê Asya xanim Ayşe Tanzîm ev peyamê pîrozbahiyê ji me reşandiye. Hello, I'm Aisha Tanzim, the Director of South and Central Asia Division at the Voice of America. Today, I'm here with you, our wonderful audience, to celebrate the 30th anniversary of our Kurdish service. And I'm doubly excited that we are celebrating this day with the launch of our new show, The Kurd Connection, which you will be able to watch every Sunday through Thursday at 3:30 p.m. on NRT. The Kurdish service has been bringing you unbiased, objective news and analysis for 30 years, and we intend to continue doing that. I am really excited that you have been with us all along on this journey. So with that, I congratulate the Kurdish service once again, and I and the Kurdish service intend to continue this journey with you. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەڵێ دەخیل بەشی کوردی دەنگی ئەمریکا کاتێک کە لە ساڵی 1992 دامەزرا تەنها 5 کارمەندی هەبوو. ئێستا پاش 30 ساڵ ئەم بەشە بە پەیامنێرەکانی و هەروەها ستافی واشنگتنەوە نزیکەی 50 کارمەندی هەیە. ئەمێوی دیکەین هێشتا بترژی بن هێرۆخان لە پاشە ڕۆژی چوو داخواست هەنەک و بەرنامێمە بتر هەبن لێ دیسان لە بیرەوەرە 30 ساڵیە دەنگی ئەمریکا دەلیڤەیەکە گەلک باشە ئەم بزانن پلانین داهاتی وێچ بن. و باشترین کەس ئەوواکو ئەم پرسیاریژی بکن بڕێڤەبەرە بەشی کوردیە دەنگی ئەمریکا خانم معتەبەر شێروانیە معتەبەر خان دگەلمەیە معتەبەر هوندەکارن چه ئاگاداریە بدنمە لەسەر پلانên داهاتی بۆ بەشی کوردی دەنگی ئەمریکا بگشتی. سڵاو لە ئێوە و هەروەها سڵاو و ڕێز لە هەموو بینەرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا کە ئێستا ئەم بەرنامەیە بە ڕێگای NRT دەبینن و هەروەها بە ڕێگای ڕاستەوخۆ تۆڕە کۆمەڵاتیەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا لەسەر هەردوو ماڵپەڕەکانمان دەخیل هەر لە سەرتاوە کوتت ئەمە بە شێوازەکی نوێ دێنەلاتان بەڵام
ئەرکی بەشی کوردی نەگۆڕدراوە. ئەرکەکەش چییە؟ ئەرکەکە ئەوەیە کە ئێمە بەرهەمەکانمان تیڤی بۆ تەلەڤیزیۆن بێ بۆ ماڵپەڕەکان بێتن بە ڕێگایەکی لەسەر بنەمای ڕاستیەکان بێ، هاوسەنگ بێتن و هەروەها تێر و تەسەل بێتن راپۆرتەکانمان. ئەمە هیچ زار نەگۆڕاوە و ناشگۆڕدرێ. ئەمە ئەرچی دەنجی ئەمریکا و بەشی کوردیش هەر بەشێکە لە دەنجی ئەمریکا. بۆ پاشە ڕۆژ بۆ خۆ دەزانی ئەمە کاتە لە 3 پاژنیەوەڕۆ بە کاتی هەرێم هەتا 3:50 دقەیە. ئەم بەرنمەیە تۆزێ جیاوازە بێجگەلەوەی کە دوایترین زانیاری دەدەین بە بینەرانمان. ئێمە شتی دیکەشمان هەیە، مەسلەی زانست تەرکیز لەسەر دەکەین، مەسلەی تەندروستی، مەسلەی ئازادی ڕۆژنامەوانی کە زۆر لە لامان گرنگە و حکومداری چۆنە، هەروەها پێویستیەکانی خەڵکەکە چۆنە بابەتە گرنگەکانی کە خەڵک پێیان خۆشە ببیسن ئەمان چینە. بۆ نمونە مەسەلەن ئەگەر گرفتی کارەبا هەبێت، ئەگەر مەسەلەن مەسلەی بودجە هەبێتن، ئێمە خۆ دەگەێنینە بەرپرسان پرسیاریان لێ دەکەین، پرسیاری خەڵکیان لێ دەکەین. یعنی شتەکان تۆزێ جیاوازتر دەبی، بەڵام لە هەمان کاتدا پێمان خۆشە تۆزێ حاڵەتەکی خۆمانەشی هەبیتن. ئێمە میوانی خەڵکەکە بزانین، پێشمان خۆشە بزانین ئەوانیش چیان دەوێتن. معتبر ئەم دزانین یعنی گەلێک کەسێن و بەحسی دەنگی ئەمریکا دەکرد، بەحسی مەسەلا زمان دەکرد و مەسەلا شێوەیە ڕۆژنامەوانی و ڕۆژنامەگەریە ئیرۆ. تکاری چی بێژی لەسەر وێ چەندێک و گەلێک جاری خەڵک بەس نامە دەدەن دوی بواریدا؟ بەڵێ دەخیل پێم خۆش بوو لە سەرەتا سپاسی هەموو ئەو کەسانەی بکەم کە پێشە منیش چەند مانگێک من چەند مانگ دوای بەشی کوردی هاتوومە، سپاسی ئەو کەسانە بکەین کە دەستیان پێکرد. هەر لە سەرەتای بەرنامە جۆمان لێبوو ڕۆژنامەوانی بەتوانە ساڵح نەجیمی حەسەن بوو بە کرمانجێکی زۆر جوان قسەی دەکرد. مەسلەی زمان زۆر گرنگە، خەلەفێ زێباری و هەروە هەمەر دزەی وەکو بڵێ ئەوانە بە تەمەنتر بوون لە ئێمە بەڕاستی ڕۆڵەکی زۆریان هەبوو لە بڕەودان بە زمانی کوردی و دواتریش پێداهات. خانم فەخریا دۆسکی کە بە ساڵانی سەرۆکی بەشی کوردی بوو، هاوکارم حەیدەر کەریم ئەوە یەکێک لە کۆنەکانن لێرە. یعنی دوای هاتن هەر یەک لە ئێوەش کە هاتوونە شتێکی چاکتان هێناوە، چونکی زمان تەرجمەمان دەکرد. هێندێک جار ترمینۆلۆژی یعنی وشەی بابەت نەبوو، پێکەوە هەمومان کۆ دەبووینەوە جاری وای لێمان دەبوو بە مناقشە هێندێک جار بە حساسیەتشەوە باسمان دەکرد. ئەمە لەو مەرحەلانە تێپەڕیون وابزانم بەشی کوردی ڕۆڵەکی چاچی دیتووە بەڕێی من لە مەسەلەی زماندا. بە دقیقەیەک بیرەوەریەکانی خۆت لەو چەند ساڵی ڕابردوودا دەخیل چۆن شتی ئەوا دەبێ بەدقەیە من خۆلەوەی نادەم بەڵام یەکشت زۆر بیرەوەری گرنگ هەیە. کاتی هێرشە تروریستیەکانی 11 سپتامبر بوو، خەلەفێ زێباری من دەنگ باسمان دەخوێندەوە، شوکاین و حەبەساین ئەو دەمی و کوێستانە بوو بڕۆی سەرتۆری کۆمەڵاتیش ببینی. یعنی ئەوم هەمیشە لە بیرە خەڵک چاویان لێو بکەمە شتێک بڵێن، بەڵام ئەو دەمی نەمدەتوانی. دەخیل پێم خۆشە بەوە بە کۆتایی بێنم سپاسی یەکەیەکە ئەو هاوکارانە دەکەم کە لە ڕابردوو و لە ئێستا زەحمەتیان چێشاوە بە تایبەتی لە کاتی کۆرۆنادا هەتا ئێستامە 2 ساڵە بەرنامان بەردەوام بۆ هەروەها یاد و ڕێزی 3 کارمەند خەلەفی زێباری، بروسک، فەرهاد تۆغان و هەروەها جیهان سندیش کە بوو ماوەیەکی کەم دەگەڵماندا بوو دەکەین کە ئەمانش جێگای بیرهێنانەوە لەم ڕۆژەدا. سپاسیشت دەکەم. سپاس مۆتەبەر ژیهیوی دیکەن بە هەفکاریە هەموو هەفکاران و پەیامێری مێژی ئەم بکارن بینەرین خۆ ڕازیکن وان ئاگادار بکەن سەر هاتی ڕوودانن جیهانی چێ دەبن لێ دەوێت دەلیڤەیە دەژی ئەم دکارن بشانازی بێژن و شارەزا لێکۆلە ڕۆژنەمەوان و سیاسەتوانن و ئەم بوانڕادە ئاخبر ڕێز و حرمەتێ لە خەباتە بەشی کوردیە دەنگی ئەمریکا دەگرن. بەڵێ. بەڵێەوە دەخیل وەکو باسمان لەوە کرد کە شارەزایان هەمووی بە گرنگیەوە سەیری کارەکانی دەنگی ئەمریکا دەکەن و هەروەها داوای با بڵێن بەرنامەی زیاتری شەکەن. داوایەکی زۆرە لە بەشی کوردی. بەڵێ بەشی کوردی دەنگی ئەمریکا بۆ ماوەی 30 ساڵی ڕابردوو توانیوێتی بە راپۆرتەکانی کاریگەری بۆ سەر ژیانی زۆر کەس هەبێت زانیاری ڕاست و دروست بگەێنێت بە خەڵکی بە پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لەم بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین. 30 ساڵ بەسەر دامەزراندنی بەشی کوردی دەنگی ئەمریکادا تێپەڕ دەبێت کە لە ڕۆژی 24 لەسەر 25 مانگی چواری ساڵی 1992 دامەزرا.
سەرەتای دامەزراندنی بەشی کوردی دەنگی ئەمریکا تەنها 5 کارمەندی هەبوو، ماوەی پەخشی بەرنمەکانیشی لەسەر رادیۆ تەنها 15 خولەک بوو. بەڵام پاش 30 ساڵ لە دامەزراندنی بەشی کوردی دەنگی ئەمریکا پێشکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە و لە ئێستادا جگە لە بەرنامەی ڕۆژانی رادیۆ لە ڕێگەی وێبسایت و سۆشیال میدیا و تەلەڤیزیۆنیشەوە بووەتە گەیەنەرێکی متمانە پێکراوی هەواڵ و راپۆرت بە گوێگرانی لە سەرانسەری جیهاندا. دەستگایەکی بێلایەنە، دەستگایەکی متەوازنە، دەستگایەکی پرۆفێشناڵ و مەوزوعیە با بڵێن نێرەژەر کاریگەری هیچ حساباتێکی سیاسی و ناوخۆی و جیهانیشە. ئەکید هەموو دەستگایەک هەڵە و کەش و کەم و کوڕینی بەسەراتەیە پەڕێ، بەڵام بەگشتی ئەم دەستگا تا ئێستا مزداقەتی خۆی پاراستووە، متمانەی خۆی پاراستووە. ئەوەی من متابعە بکەم و بزانم لە لای خەڵک متمانەیەکی گەورەی هەیە، سەرچاوەیەکی باشی هەواڵ خەڵک سەیرێکە. دەنگی ئەمریکا لە ئێستادا ژمارەی پەیامنێرانی گەیشتۆدە 12 پەیامنێر و بوونەتە سەرچاوەی هەواڵ نەک تەنها بۆ بەشی کوردی بەڵکو بۆ تەواوی دەنگی ئەمریکا کە بە زیاتر لە 40 زمان بەرنمەکانی پەخش دەکات. لە زۆر بۆنەیان قسەم کردووە لە کاتی غیابی یان پاشەکشەی میدیای ئازاد و دەنگی ئازاد لە هەرێمی کوردستان دەنگی ئەمریکا ئەم شوێنەی پڕ کردەوە بە راپۆرتەکانی، بە گرنگیدانی بە مۆزوعی ئازادی، خۆپیشاندانەکان، چالاکی هونەری، چارێکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئەو ئەزمە سیاسی بە عێراق و بارێمی کوردستانی شاڕاو لە ڕێگەی ئەو محللانی کە لە دەنگی ئەمریکا قساکەن بێگومان کارێکی زۆر زۆر گرنگی کردووە، کارێکی کردووە کە خەڵک پەرۆژ بێ بۆ هەواڵەکانی، بۆ بەرنامەکانی لە ڕێی سۆسیال میدیا بێ یان لە ڕێی رادیۆیەوە بێ کە بەخشی رادیۆ ئەگاتە هەموو هەرێمی کوردستان. بێگومان ئەم پرۆژەیە یاخود ئەم مؤسسەیە ئەبێ گرنگی زۆری پێ بدرێ و ئازادی زۆری بۆ بڕەخسێ لە عێراق و لە هەرێمی کوردستان تاکو بتوانێت کارەکانی خۆی ئەنجام بە. دەنگی ئەمریکا بەردەوام هەوڵی بۆ پێشخستنی زیاتری بەرنامە و پرۆگرامەکانیەتی بە شێوەیەک دەرفەتی زیاتر بۆ دەنگ و ڕەنگە جیاوازەکان بڕەخسێنێت. دەنگی ئەمریکایەکە کە لەو میدیایانەی کە سەرچاوەیەکی باشی زانیاری و هەواڵە بۆ زۆرێک لە میدیاکانی هەرێمی کوردستان بۆ پێوەدانگەی کە وەکو میدیایەکی نێودەوڵەتی زۆرینەی بەرپرسانی کورد قسە بۆ دەنگی ئەمریکاکەن بەهۆی متمانەکەیەوە. ئەمە وای کردووە کە ئێمە وەکو میدیاکانی کوردستان کەمتر دەستمان بگا بە بەرپرسە سیاسەکان، بۆیە زۆرینەی لێدوانە سیاسەکان یاخود لێدوانەکان یاخود هەواڵ و زانیاریەکان هی بەرپرسە سیاسەکان، هی ژوورە تاریکەکانی ناو حزبە سیاسەکان لە ڕێی بەشێکی زۆری لە ڕێی دەنگی ئەمریکاوە دەستمان بکەوێ و ڕۆژانە هەواڵ و زانیاری نوێ بڵاوکاتەوە دەنگی ئەمریکامە بۆ جۆرێک لە بەهۆی ئەو متمانەی کە پیاوی کردووە لە ناو شەقامی کوردی و لە ناو ڕاگەیاندنی کوردیە سەرچاوەیەکی باشە. ئەم متمانەیە بەردەوام بێت. لە ڕاستیە لەو پاشەکشەی کە بە تایبەتی لەم چەند ساڵی دواییە لە کای میدیای ئازادە هاتوۆتە ئاراوە، دەنگی ئەمریکایەکێک بۆ لەو سەکۆیانەی کە توانیوێتی تا ڕادەیەکی باش ڕووماڵێکی پیشەیانەی ئەو پێشاتانە بکە کە لە هەرێمی کوردستان و ناوچەکەیە دێنە پێش و توانیوێتی ئەو ڕووماڵە بە شێوەیەک بێ کە گەیەنەری بۆ چوونە جیاوازەکان بێەوە هەندێک مۆزوع و پرس و بابەت هەیە کە ڕۆچۆتە ناویان کەشف و ئاشکرای کردووە، بە تایبەتی ئەو راپۆرتە سیاسیانەیە یان ئەو راپۆرتە شیکاریانەی کە لەسەر پێشاتە سیاسیەکان چ لە ئاستی هەرێمی کوردستان وەروە عێراق و ناوچەکەش بێ بڵاویانەکاتەوە. دەنگی ئەمریکا لە ڕێگەی پەیامنێرەکانیەوە ڕووماڵی زۆربەی خۆپیشاندان و ڕووداوە سیاسی و کۆمەڵایەتی و ئەمنیەکانی لە تورکیا و عێراق و سووریا و ناوچەکان انجام داوە. بە شێوەیەک هەواڵ و راپۆرتەکانی گەیشتونەتە ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا. بە دڵنیاییەوەیکێکە لە میدیا کاریگەرەکان تەنانەت کاریگەری لەسەر باشووری کوردستانیش هەیە، توانیوێتی بەشێکی زۆر لە ڕووماڵی ڕووداوەکانی هەرێمی کوردستان بکە و چاوپێکەوتن لەگەڵ کەسایەتیەکان سیاسەتمەداران بکە، تەنانەت لە ڕووی فەرهەنگی و کولتوریشەوە توانیوێتی تا ڕادەیەکی باش دۆخی کولتوری فەرهەنگی کۆمەڵگەی کوردی بگوازێتەوە. ڕۆژنامەنووسان و چاودێران وێ ڕای ستایشکردنی ڕۆڵ و پێگەی دەنگی ئەمریکا، بەڵام پێشنیاری تایبەتیشیان بۆ بەرەو پێشبردننی هەبوو. پێشنیازی من ئەوەیە کە ئەم
رادیۆیە گرنگی زیاتر بە یعنی مەجای سەقافی بدە و راپۆرتە ڕۆشنبیریەکانی ئەوەی کە پەیوەندیدارن بە چارەکی ڕۆشنبیرەکانی هەرێمی کوردستان چونکە لە زۆربەی کەناڵەکانی ئێمە ئەم شتە فەرامۆش کراوە و هەروەها لە بواری سیمینار و دیبێتی فکری کە ئەم بوارەیش فەرامۆش کراوە لە ناو میدیای هەرێمی کوردستانە سەر بە ئەوانی تریش یعنی مۆزوعی لاوان و مۆزوعی وەرزش و مۆزوعی ئافرەتان و نازانم مەساحەیەکی باشی وەرگرتووە ناو دەنگی ئەمریکا بەڵام برێوی پێ بدرێ دەنگی ئەمریکا بەم ڕێتمی کە گرتوێتی ڕێتمێکی باشە بەڵام پێویستی بەوەیە کە هەنگاوێکی زیاتر بهاوێت ئەو هەنگاوەش پێم وایە تەنها لە هەواڵ و زانیاریە نەوەستێت و کۆمەڵێ پرۆگرام و بەرنامەی بنکۆڵکاری ورد بکات لەسەر پرسە هەستیارەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستان پرسی نەوت پرسی گەندەڵی پرسی با بڵێن دەوڵەمەند بوون و بازرگانیکردنی سیاسەکان لە هەرێمی کوردستان ئەمە کۆمەڵی پرسن دەنگی ئەمریکا بەوەی کە ئەزمموی هەیە لە بواری کاری سەحافی و ڕۆژنامەنووسی وەک ڕۆژنامەنووسی باش کاری تیا دەکەن دەتوانێت دەستی بگا بە زۆرێک لە زانیاریەکان و بەهۆی ئەو متمانێشەوە بەشێکی زۆری بەرپرسەکان لێدوان ئەدەن بۆ دەنگی ئەمریکا. دەنگی ئەمریکا هەمیشە ڕەخنە و سەرنجەکان بە هەند وەردەگرێت بۆ بەرەو پێشبردننی زیاتری بەرنامە و پرۆگرامەکانی. پێشنیارەکەم بەردەوام بن لەو ڕوتی ئیشکردنی هێناویانە تا ئێستا هەروە بەردەوامی و بێلایەنی خۆیان پارێزن مهمە میهنیەتی خۆیان پرۆفێشناڵیتی خۆیان پارێزن مهمە ئەگەر بکرێت تۆڕی پایانێرەکانیان فراوانتر بکەن بۆی ڕووماڵی هەموو ناوچەکانی کوردستان و عێراق بکەن باشترە بێت ئەتیما دەکاتە سەر توانە و ئیمکانێتی دەستگاکە کەمتر بینراوە دەنگێکی ڕخنەی بێ و با بڵێن واقعی کوردستان بە شێوەیەکی ڕخنەی بخاتە ڕۆ زیاتر ئیشی لەسەر ئەوە کردووە کە پیشانی بات لە کوردستان با بڵێن دەنگ و ڕەنگی لایەنەکان بگوازێتەوە بە شێوەیەکی گشتیش لایەنەکانی ناو دەسەڵات یاخود سیاست مەدارەکان بێت بە بڕای من داوەزێتە خوارەوە دەنگی خەڵکی ناڕازی ئۆپۆزیسیۆن و ئەو کەم و کوڕیانەی کە لە واقعی کوردستانە هەیە لە واقعی حکومڕانی هەرێمی کوردستانە هەیە بتوانێت ئەوانش بگوازێتەوە. ئامانجی دەنگی ئەمریکا گەیاندنی ڕای دامەزراوە جیاوازەکانی ئەمریکا و بۆ چوونە سیاسیە جیاوازەکانی پارت و چین و توێژە جیاوازەکانە بە دنیای دەرەوە. هەروەها دەنگی ئەمریکا ئامانجەتی ببێتە سەرچاوی هەواڵ و زانیاری دروست بۆ ئەو ناوچانەی کە میدیا تیاندا سەرکوت دەکرێت. دڵشادە نوارە دەنگی ئەمریکا هەرێمی کوردستان. هەلبەت دوو هەفکاری دی لە ڕۆژین چاشەم و پێشەم لشونا من و هێرۆخان ڕووی نەوێ دەریش بۆ پێشکردنا بەرنامە کورد کونەکشن یەک جوانە هەفکار ساڵح دەمیجەر و بەفرا و نوریژی وان ڕۆژان بن کاک ساڵح نەهات گەل منە کاک ساڵح هەن خواست بزانم بتر چ دخوازی بکردی بەرنامە کورد کونەکشندا لە ڕۆژێن داهاتی. بەێ دەخیل براسیی بەرێ وەژی بەحسەوەیەکێ کرد ینی ساڵڤەگەرا سیهیا دامەزراندرا بەشی کوردیە دەنگی ئەمریکادا ڕۆژێکە گەلێکی گرینگە ئیرۆ کۆ بەرنامەیە کورد کونکشن بۆ 5 ڕۆژان دە هەفتێدا وەرە پێشکەشکردن ئەمژی وەکتەژی گوت ینی ئەز و هەفکارە خوا بەفرا و ئەمێ بوەرە نەلش جهێوە بوەرە لەگەل تەو لەگەل هیرۆ وێ بەرنامەیە 5 ڕۆژان پێشکەش بکەن بڕاستی ئەم بدلێکی گەرم چاوەڕێنە و کاربن ئاگاهیان سەروەخت و هەری داوی ژوارە پێشکەش بکەن تشتێکی تایبەت هەیە لەوێ دەرێ جهێ من وەکوون دەبینن لە پشت من کۆنگرسە ئەمریکیە جهێ کۆ پرۆژە بریار تێنە داڕێشتن بریار تێنە دەنگدان دۆر بریاران دەبە بریار تێنە پەسەندکردن نەتەنێت دەرباری ئەمریکادا بەرام هەندێک بریارین جیهانیژی لەڤرتێن پەسەندکردن بڕاستیژی گرنگیە وێ ئەوە کوێ ئەف جه ببە پەنجەرەیەکی کو ئەمکارە بن ئاگاهیان هەری داوی و سەروەخت بگینن بینەر بیسەر خوێندەوان و شوپینەرین مەدیا جڤاکیە دەنگی ئەمریکا ئەف وێ ببە بەشێکی هەمە ڕۆژانەژ بەرنامەیە کورد کونکشن ئەف شتێکی نوێ هەلبەتە پەیامێن دناو وێ ئاڤاهەیە گەلکی گرنگا جیهانێدا ساڵح بینەر تو بێژی پێشبینیا چ ژمە دکن براستی دەخیل پرسیارەکە گەلێکی گرنگە بینەر پێشبینیەوەیەکێ دکن کو دەنگی ئەمریکا وەک کوچاوە بێعالی یعنی لە جەمە لەزگینیە گەهاندنا نوچەیان گرینگە لە یا هەری گرنگ ئەوە کۆ
ئەو نوچە بە ئەوایەکی بێعالی بە ئەوایەکی ئەم ببێژن ڕاست و درست بگە بینەران ji ber birastî li herême bigiştî û medya Kurdî bi awayekî taybet hinekî pirsgirêk divê derbarê de hene ew jî yanî bi rengekî rengan partîtî ragihandina nûçeyan de heye ji ber wê ez dibînim bîner pêşbîniya wê kê ku dengê Amerîka bi taybetî em ê hewl jî bidin di Kurd Connectiona 5 rojan di heftê da ku em wêyekê bi awayekî rast û durist bikin ji ber em dizanin malbata Kurdî di hindirê malbatê du endamên Kurd hindek nerînên ciyawaz hene wê demê eger tu bi alîkî de bişe aliyê din toredekî ya herî baş ew ku tu nûçeya durist bigînî wan nexeme eger hinekî dereng be lê divê durist be û bêalî be ev tiştekî gelekî biriye ku dengê Amerîka gelekî wek bê taybetmend de tê de. صالح gelekî spas ji wan agahiyan. خەڵکی ئامەریش دید و بۆچوونی خۆیان لەسەر کارەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا دەخەنە ڕوو پەیامنێرمان خەدیجان فەرقین لەگەڵ سیاسەتمەداران و ڕۆژنامەواناندا قسەی کردووە. 24 نیسان سیەمین ساڵبەگەرە دامەزراندنا دەنگی ئەمریکایە. ji sala 2009 de peyamnerên dengê Amerîkayê li Tirkiye li bajarên Amed wan Stenbol û ji Anqereyê bi raportên radyo û vîdeoyê pêşketinên girîng ên Tirkiyeyê û ji devera Kurdan ji cîhanê re radigihînin. Gelo nav sî salan de dengê Amerîka bandorek çawa li ser ragihandina Kurdî herîwiha li ser guhdar û temeşevanên Kurd kiriye. Me ji rojnamevan û siyasetmanan pirs kir. Serdar Altan hevserokê Komela Rojnamegerên Dicle û Feratê li Amedê li ser kar û xebatên dengê Amerîkayê hizr û nêrînên xwe guhatîne ziman. Rojnamevaniya Kurdî de her kêliyekî ji bo Kurda girîng e rastî jî her saziyekî ku vebûye her rojnameyekî an jî ajansek televizyonekî ku vebûye ji bo Kurda bûye deng bûye reng û li tevahiya cîhanê Kurdaya dayê nasandin dengê Amerîka jî di vî warî de rastî not dikare bêje ku ji bo ragihandina Rojava Kurdistanê û dengê gelê Kurd ji bo tevahiya cîhanê hem saziyekî girîng bû û hem jî li warê rojnamevaniyê de jî kêliyekî girîng xwe anî bû. Diva sî salê bohrî de jî ev yek xweda xuya kirin ku pêdiviya Kurdan bêtir bi xwe nasandinê bêtir bi derdê xwe gotinê û bêtir bi em bêjin tiştê ku li cîhanê diqewime bibîhîse û sabike bibî hebû dengê Amerîka jî bo dikare bêje di vî warî de rol û misyonekî girîng hilda sermilê xwe û heta roja îro anî. Mehdi Mutlu ji dest nişan dike ku dengê Amerîka ji bo nûçeyên objektif çakaniyek bi bawer e. Her çend di warê Kurdî de hindekî dereng jî mabe yani salên notan lê dîsa jî ev xeracirên ku nav Kurda da dengê Kurda li dinyayê belav bû ew jî gihêştin bi vî hewayê dengê Kurdan di cîhanê belav kirin. Tesîrekî bandorekî baş kir li ser medyayên cîhanî ku îro yani em hejmara wan nizanin ku ji dewletên cîhanê ku ji dam û dezgehên yê beynelmînelî cîhanê ew jî di warê Kurdî de xebatê xwe kirin û niha stafên xwe amade kirine bi Kurdî weşanê xwe dikin û karê rojnamegeriyê dikin. Yani hem di warê îlhamê de û rê li ber vekirinê de bi rastî jî quwetekî hêzekî mezin da wan dam û dezgehên din yê cîhanê. Parlamenterê HDP İmam Taşçıer behsa girîngiya rola dengê Amerîka dike û helbet dexwazê wî jî hene. Heta vêga sî salê kedekî û xizmetekî baş kir ji bo gelê Kurd dixwazin televizyonekî Amerîka dengê Amerîka hebe ku weşanê 24 saeta bike û du weşanê tev Kurdî be weka 5 milyon Kurd li çar perçe Kurdistanê dijîn ew ê tivane her çar perçe jî ew ya godarî bikin. Siyasetvan Bayram Boziye jî îfade dike ku dengê Amerîka ji bo gihandina peyama Kurdan erka xwe baş bicîaniye. Rastî di rewşê ku li Kurdistana Bakur gelek zext û zehmetî li ser ziman û çand û giştî li ser Kurdan hebûye. Dergên wekî dengê Amerîka rolê mezin leyîsine. Karbûne dengê Kurdan bigîşinin cîhanê û dengê cîhanê bigîşinin Kurdan. Ez bixwe bi saya dengê Amerîkayê gelek caran agahdar bûme gelek bûyerên ku dinyayê û herêmê dikewin û
جارانجی به وسیله دنگ امریکای دنگ و مساجمه پیامه گیشنه رای گشتی جبو یکی جی ام سپاس دارن دنگ امریکای را دزگی به هوای ام بجن یک قادا روناهی یک قادا آزاد جبو کردان کو کرد کارن دنگ خواه لور بلند کن کارن لور راست راست ifade کن با آواکی آزاد بیرو رای خوبی نزمان جبو که ام هیویدارن کو اف خبات اف پروسس بهشترین به دوام به و گلک 30 سالی اصاب بینه دنگ امریکای Li Tirkiye azadiya ramanê dibin gefa siyasetê de ye. Dezgehên ragihandinê bi raporan balê didin ser zefrên ser rojnamegeriyê. Rojnamevanên Kurd jî dibêjin di şert û mercên heyî de dengê Amerîka dikare bibe dengê rojnamegerên Kurd û ê hemî Kurdan. Xecî Can Farqîn, dengê Amerîka, Diyarbekir. هر تو زانی بگشی دنگی امریکا دخواسته خوب گهینوان ولاتان وان هریمان کو آزادی روزنامه‌گری لی سنوردار کرد سنوردار ترکیه جی ام زانین کو یک شوان ولاتایا زیاترین لگورا هلبته نتوینی گرتی و لگورا رخصی نفنتوی جماره هریم بلندا روزنامه فانا لی گرتینا راسته داخلی ساجتین لا یکی تر لا هاوکارەکان مانکە لە ڕۆژی چوارشەمە لەگەڵ هاوکارمان ساڵح دمیجەر بەرنامەکە پێشکەش دەکات و لێرەوە لەگەڵ بینەرام قساکات بەڵێ بەفرا و سڵاو ئەم کاتت باش سڵاو بەفراو پێخۆشحاڵم کە تۆش یەکێکی لە پێشکەشکەرانی ئەم بەرنامەیە دەمەوێت بزانم لەم ڕۆژە مێژوێدا تۆتەوێ چی بۆ بینەران بڵێ هێرۆ سەرڕای پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو هاوکارم و لە هەموو ئەو کەسانەی کە لە سەرەتای دامەزراندنی بەشی کوردی ڕادیۆی کوردی دەنگی ئەمریکا بەشدار بوون لە پێشکەوتنی ئەم بەشەدا پیرۆزبایی خۆم ئاراستایانەکەم و هەروەها پێم خۆشە ئەم ڕۆژە پیرۆز بکەم لەو ژنانەی کە لە سەرەتای دامەزراندنی ئەم بەشەدا لە ڕێگای دەنگیانەوە بۆ ئێمە وەکو تاکی کورد گەلێک بیرەوەریان سازکرد وەکو فەخریەخان وەکو مۆتەبەرخان کە من بۆ خۆم یەکێک لەو کەسانە بووم کە بەڕاستی یەکەم جار گوێبیستی دەنگم خانمانە بووم لە بەشتی کوردی دەنگی ئەمریکاوە لە سەردەمی منداڵیە و گەلێک بیرەوەری جوانیان لەگەڵ با بڵێم بنەماڵەکە ماساس بۆ خولقاندووە. بەڵێ بفرا و بێگومان هەر کاتێک کە باسی کاری ڕۆژنامەوانی ئەکرێت باز لە ئاستەنگەکانی ژنان زیاتر ئەکرێت لە ئاستەنگەکانی پیاوان چونکە لە ژیانی لە شتەکانی تریشە ینی لە ژیاندا ژنان ئاستەنگی زیاتر و جیاوازتریان هەیە لەگەڵ پیاواندا تۆ وەکو ڕۆژنامەوانێکی ژن چ جۆرە ئاستەنگێک کە بینی لە کاری ڕۆژنامەوانی تا؟ هێرۆ وەک دەزانی پیشەی ڕۆژنامەوانی پیشەیەکی مەترسیدارە ئەم پیشەیە بۆ ژنان گەلێک مەترسیدارترە بە پێی با بڵێم دوایین راپۆرتی پامنێرانی بێسنوور پیشەی ڕۆژنامەوانی لە چل وڵاتدا بۆ ژنان یەکێک لە پڕمەترسیدارترین پیشەکانە لە جیهاندا بێگومان لە وڵاتێکی وەکو ئەمریکا ڕەنگە ئەم پیشەیە بە نسبەتی وڵاتانی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کەمتر مەترسیدارتر بێ جیاکاری و جیاوازی بەڵام لە هەموو وڵاتانی جیهاندا ڕوبەڕووی ژنان و ڕۆژنامەوانان دەبێتەوە بێگومان ڕاستە لە ئەمریکا هەندێک جیاکاری و جیاوازی وەکو تاوان پێناسەی بۆ کراوە بەڵام ئەبێ بزانین ئەمریکاش وەکو وڵاتێکی سەرمایەدار با بڵێن ئەگەر ژنێک بیەوێ ڕوبەڕێ و جیاوازانە ببێتەوە زۆر بربەستی لە بەردەمە بۆەوەی بتوانێت بەڵام بەپێی یاسا هەموو شتێک بە هەمان شێوە ڕێکخراوە و ژنانیش بە هەمان شێوەی پیا و مافەکانیان لە یاسادا دەستەبەر کراوە زۆر سپاس بە فراونووری لەگەڵماندا بووی زۆر سپاس زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆجەبە لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. جگە لە کارە گرنگەکانی تری بەشی کوردی دەنگی ئەمریکا ڕۆڵێکی گرنگیشی لە گواستنەوەی هەواڵەکانی شەڕی داعشدا هەبوو. ڕاستە هێرۆ یەک جوان ڕۆژنەمەوانین و ڕۆژانە پەیام دیگەهاندنەمای شەڕی دژی داعش ئەو بوو پامدمە لە قامشلۆ کاک زانا عومەر بە تایبەتیژی کاری کاک زانا یعنی دەوڵەمەندی بوو نەبتنیژ بۆ ماوەکو بەشی کوردی بەلکوش بۆ تەڤایە دەنگی ئەمریکا
هەر vê hevkirtinî jî Zana Umer raporte gihandiye me li ser bîreweriya 30 saliya damezrandina beşê Kurdî dengê Amerîka. بەڵێ هەروەها بەداوای لێبوردنەوە کە گرفتێکی تەکنیکیمان لێرەیە هەبوو بەڵام جگە لەو ستافەی کە لێرە لە واشنگتن کارەکەن پەیامنێرەکانیشمان ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە گواستنەوەی بابەتەکان و لە ڕووماڵکردنی هەواڵەکان دەچینە لای پەیامنێرمان لە گەرمیان دڵشاد ئەنوەرمان لەگەڵا دڵشادم کاتت باش؟ ئەم کاتت باش زۆر سپاس. سپاس دڵشاد سەرەتا پیرۆزبایی لێکەم و پێم خۆشە پێمان بڵێ لەم ڕۆژەدا چیت هەیە بۆ بینەران؟ بەڵێ دیارە من دڵشادنەوە پەیامنێری دەنگی ئەمریکا لە کەرکووک دیارە لە 30 ساڵەی دامەزراندنی دەنگی ئەمریکادا پیرۆزبایی لە تەواوی گوێگران و بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکاوە پیرۆزبایی لە تەواوی هاوکاران مەکەم لە چی لە ستۆدیۆوە چی لە با بڵێن کامیرەمان و چی لە تەواوی بەشەکانی تری کوردستان و من ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە لە 30 ساڵەی دامەزراندنی دەنگی ئەمریکادا بێگومان دەنگی ئەمریکا لە پلانیدایە کە بەرنامەکانی فراوانتر بکاتەوە وەکوەوەی کە پێشتر لە هەفتەیەکدا ئێمە 2 گەشتی هەواڵ یاخود 2 بەرنامەی کورد کەنێکشنمان هەبوو لەمە دواوە لە ئەمڕۆوە 5 ڕۆژ ئێمە بەرنامەی کورد کەنێکشن پێشکەشەکەین و بێگومان لە چوارچەوەی ئەم بەرنامەیە هەواڵ و زانیاری و ئەتوانم بڵم لێکۆڵینەوەی وردی ڕۆژنامەوانی پێشکەش بە بینەرانمانەکەین لە هەرێمی کوردستان و لە تەواوی ناوچەکە و من هیوادارم کە بتوانین لەم دەرفەتەی کە ماوە لە پێشمان بیڕەخسێنین بۆ ئەوەی کە ببینە سەرچاوەیەکی باشی باوەڕپێکرا وەکوەی کە ئێستا بە هەمان شێوەبوونی سەرچاوەیەکی باشی باوەڕپێکرا و بۆی بتوانین کە متمانی زیاتری خەڵک بەدەست بێنین و بە دڵنیاییشەوە پێم خۆشە و ئاماژەش بکەم کە پێویستە خەڵکی کوردستان چاوەڕوان کە لە چوارچەوەی بەرنامەی کورد کەنێکشنە کە لە هەفتەیەکە 5 ڕۆژ لە یەکشەمەوە تا پێنجشەمە پێشکەشەکرێ بە دڵنیاییەوە بە راپۆرت و هەواڵ و زانیاری با بڵێن ڕاست و دقیق دێنە خزمەتیان. بەڵێ بە دڵنیاییەوە ئامانجی ئەمەیە زۆر سپاس دەکەین دڵشاد ئەنوەر لەگەڵماندا بووی. و چەندین ساڵە ji Diyarbekir Amedê peyamnêra dengê Amerîka xecîjan farqîn me agadar dike li ser rûdanên giring xecê bi meraya rastexwe xecê kedate naê ji bîrkirin û xebateta em rêz û hurmetê jî lê digirin îro te çi heye tişmere bêjî? بله که داخل یا وکی تجدید نشان کردی سال ایرو سالگرا سیمین سالگرا دنگ آمریکایه پیروز به سب خیره به ام بجم براستیجی یعنی دنگ آمریکایش بو همین کردان بیه یعنی بشکل آگاهاندنی عصر بخواه اجبرکو راپورتا که مجوره شان جلودر دا همین سیاستفان و روشنامه‌نویسی باوری خود وی کتینه حتی امام تاشر دبجه زیادت کرد و نتنی هفته 5 دقیقه ساعته کی به 24 ساعت بوده دنگ آمریکایش بوی کرده تایبت به تلویزیون که سرتیه هیوی مجد و ریدایه بله یعنی وقتی می‌دانم گلک اوهنن یعنی طبعا دمی داویدا اپراسیون هن هر وسا اپراسیونا کو الباکور عراق العرض هرما کردستان سر بنگه هم پککی باندار خو سیاست ترکیه جدخه هدف جی پارتیین سیاسی جی حمیل بدر دوشیل بدر داخلیانیکتان همان انگده او مثلا دیپلماسی دومه سروک هر سروک هدف لیتا سانجار کنگره باجر مولای آخری سال سر همان چی آخری و بحثا مثلا شهر ارکا ترکیه دچار اوکراین دا دوباره کرد که وداره آشتخواز بوله نه حال وداره سر کرده شرکی دانه دسته که سر عرض کرده و حاصل روزا و ما باجش سر سیاست ترکیه به حسن که دومه لی ام هیوی دکم ام راپورتن خوش و گشتر ام جویدراج بود تماشاوان دنگ آمریکایی حتی 5 روزه پیشکش بکن و کسی رو برنامه کرد کانکشنه. امجیل بنده هنده نخواهی گل که سپاس ترا ایب دمیر جدی مرای آمد خواست امزان که وی پیامیوی چه با دوی روزا تایبت دا دوی روزا گل که گرینگ دا جمره دنگ آمریکا ایوب تا چه هست جمره بیجی لوی روزی؟ داخل دامزراندران سالوگرا دنگ آمریکای یا بشه کردی پیروز دکم راستی جبو مجی شانازیه که از دوی سازی دا کار دکم راستی از لانقره به تبعیت دی سیاست درد که پیش
ام دکارن بیجن کو تنی انقره سیاست نینه جارنا ابوریه جارنا چانده جارنا هنره سکریکا جنایه گلک بابت انقره و در کبن پیش امیجی لسر یعنی برنامه کرد کانکشن وانا یکسر زندی پیشکشی تماشاوانی خو بکن لانقره راستی واتا کو تماشا دکن تدی سیاست ببینه وی زده درد که ندی ساجه حیاج مبی ام بکاربن بابت اندی درخین پیش بالا پیروز دکم زور سپاس البته هم دزان کو انکاری جی سیاست وقت گوتی او سیاست کو کاریگری اوی هيا لسر هریما کردان بگشتی ل ترکیه و ل ولاتین دورو برجی گل که سپاس ایوب بەشی کوردی دەنگی ئەمریکا ڕۆڵێکی گرنگی لە ڕووماڵکردنی شەڕی داعش لە عێراق بە تایبەتی لە مووسڵ هەبوو دانیشتوانی ئەو شاری کە نزیکەی 3 ساڵ لەژێر دەستی داعشدا بوون بۆ چوونی خۆیان لەسەر کارەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا دەخەنە ڕوو. دەنگی ئەمریکا نەها لە مووسڵێ جihê xwe di nava xelkî da kiriye û bi hemî tex û çînên cuda cuda ji ber ku her ji destpêka şerê Daeş digel hêzên Iraqê bûye û heta sala 2017 da û ragihandina serkeftina hêzên leşkerî û emnî li ser çekdarên Daeş û azadkirina bajarê Mosilê. Niha li cem rêkxira û dezgehên hikûmî û xelkê sivîl dengê Emerîka mînbera rastiyê ye û bêlayen karê xwe li Mosilê encam didin. Lewra her kesê rastiya hewalekî yan babetekî bizanît qesda malperê fermiyê dengê Emerîka diket. من خلال عملنا نحن كمنظمات مجتمع مدني قامت هذه القناة ام وكو ريكخراوين NGO بگوري كاري ما وصا ديار بو كو دنگ امريكا كار لسرگلك بواران كريه خالا ام بحث دكين اف دزگه سر بچه پارتيان نينه و بانگشه بو چه کسان ناكد آرمان جي لسر جيروكين سركفتي ددن مينا بيگوجياني و حجي كرنه بالرأي الشخصي بإذاعة ومؤسسة صوت أمريكا بۆچون ئەمنە کەسایەتی لەسەر دەنگی ئەمریکا بڕاستی دەستگەهەکە بێئالیە و نوچەیان ڕاستی ڤەدەگوهێزێ و هەمی دەمان لە جihê بویەران ئامادەیە چ لە مووسڵێ بێ یان ژی لە عێراقێ بگشتی تایبەتی لە vê dawiyê ئەوان کارێکی gelek baş kiriye. Helbet karyeriya parêzgeha neyînewak û bilindtirîn fermangeha hikûmî ye li Mosilê pesna karê stafê dengê Emerîka li Mosilê diket û dibêjît bêlayen û bêgoreyî prensîpên nîvdewletî ew karê xwe encam didin lewma giring e giş dezgehên ragihandinê çavliwan bikin. پیرۆزبایی 30 ساڵی دامەزراندنی دەنگی ڕاید و دەنگی کوردی ئەمریکەتان لێ دەکەین و ئومێدەوارم چۆن پێشتر ئێوە ڕۆماڵی هەموو ئەحداسیەکانی جیهان و عێراق و کوردستان تەمە تایبەتی کردووە ئومێدەوارم لە داهاتوو جار پارێزرا و پیشیانە ڕۆماڵی هەموو کار و چالاکەکانی خۆتان بکەن و دووبارە پیرۆز بێ و ئومێدی سەرکەوتتان بۆ دەخوازێن. پشتی شەڕی کەنداوی لە عێراقی بەشێ کوردیە دەنگێ ئەمریکا هاتیە دامەزراندن و نەها لە پەرانیە دەڤەرێن کوردستانە ئەوان پەیامنێر هەنە و بۆیەر و هەواڵ و زانیاری ڕادگەهینن بڕێکا مایکا دەنگێ ئەمریکا. کاوە عومەر دەنگێ ئەمریکا مووسڵ. هێرۆ دەمان بەحس دەبێژن و پامێمان لە مووسڵی ئەم بەحسی هەریمەکە نەبتنی باژاری مووسڵێ دیکن و جihê ڕوودانن هەری نەخۆشین جیهانی بوو لە ساڵە 2014 لە دیسان ئەم بەحسی هەریمەکە gelek بەرفرەح دیکن و دەبێژنی هەریما سەهلنەینەوە دەشتانەینەوە و پڕانی کێمانین ئۆلی تێدەنەوە بۆ پڕانیژی کوردن. بەڵێ بە درێژایی هەفتەیە ئێمە بەردەوام دەبین لەسەر تیش خستنە سەر کارەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا بەردەوامە بین لە بەرنامەکەمان و پاش ناوبڕێک دێنەوە لاتان. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. سەرۆکی ئوکرانیا ڤڵەدیمیر زەلەنسکی دەبێژە و لە ڕۆژە یەکشەمبووی ئیرۆ لە کیڤ ئەوێ
بوزير درفا ووزير برفانيا أمريكا را كوم ببا دي كونفرانسا كي روجنامه فاني دا زلنسكي كيم هوركاري دان لسر جيفينا دقل أنتوني بلينكن وليود أستن دا لي جود جيكو أو لبندا أنجام من برشافا بتايبتي على كاريا تشاكان ين بي تي في جبو راوستاندنا داغر كرنا روسيا جيفينا روجنامه فانيا زلنسكي لنا فندكا مترويا باجاري كيف بو ئەمڕۆ یەکشەمە دەنگدەران لە فەڕەنسا دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ گەڕی دووهەمی هەڵبژاردننی فەڕەنسا. دەنگدەران لە نێوان سەرۆکی ئێستا ئیمانوێل ماکرۆن و مارین لێ پێنی بەرهەڵستی بڕیار دەدەن. ئەمەش پاش هەڵمەتێکی چڕ و پڕی لایەنەکان و لە گەڕی یەکەمی هەڵبژاردندا نەتواندا کەسیان دەنگی پێویست بەدەست بهێنن. سیناتۆرێک و دەمێ هەری درێژ خزمەت وەکا سیناتۆری ئەمریکی کری دژیە 88 ساڵیەدا وەغەر کردو. ئۆرین هەج سیناتۆری کۆماریە ویلایەتە یوتا 40 ساڵان ئەندامێ جڤاتە سیناتۆران بوو لە ساڵە 2009 خاننیشتنەخوا ڕاگەهاند و مترامنی کاندیدێ سەرۆکاتیە یێبەرێ جهێوی گرت هەج خودیبیر و باوەرێن گەلک پارێزیار بوو و چەندین جارانژی ڕوبڕووی دموکراتان دەبوو لەسەر پرسێن ئابووری و جڤاکی. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. دەخیل باس لەو سیناتۆرە کرد سیناتۆر هاج ئەو هەر چەندە کە خۆی کۆماری بوو و لەلایەن سەرۆکی پێشەوە خەڵاتیش کرابوو بەڵام دۆستێکی نزیکی سەرۆکی ئێستا جۆ بایدنیشە. بەڵێ هێرۆ دیسانیانوی وەکو دەبێژن گەلک خزمەت کردیا و دەدەمی ویدا بترین یاساین ئەمریکی هاتنە پەسەندکردن ئەم دەزانیژی و هەر گەڕێکا سیناتۆران بە 6 ساڵن لێ هەر کەس هەر سیناتۆرە دکارە چەندی جاریوی بوێ خواکانی بکات لێ ئەمها ڕوو بکەن کوردستانی فەرهان هەورامەنی فستیڤاڵە گوندان و ڤەگەڕاندنا وان و خەڵکی وان جوینên خەڵکی لێ گوندên وانین کەڤن بووە نەریتەک بە تایبەتی ژی لە وەرزی لەوی وەرزێ بوهارێ ji bo vejandina keltûr û torê bab û bapîrên xwe li gundên xwe yên kevnar ji Helepça. Raporta peyamnêr Ferhan Hewremanî. لە هەرێمی کوردستاندا و لە وەرزی بەهاردا وە کولتور و نەریتێکی هەمیشەیی لێ هاتووە. خەڵکی گوندەکان ڕۆژێک بۆ گوندەکەیان دادەنێن و لەو ڕۆژەدا هەموو گوندنشینەکان لە ناو و دەرەوەی گوندەکە دێنەوە گوند و فستیڤاڵێکی هونەری و کەلتوری ڕێک دەخەن. بەشداریکردن لەم جۆرە فستیڤاڵانەیە بەتایبەت بە جلوبەرگی کوردی و ڕەسەنایەتی کوردی دەربخات هەستێکی تایبەتی هەیە و کردنەوەی ئەم جۆرە فستیڤاڵانە بۆ هەج گوندێ بێ بۆ هەر شوێنێک بێ تایبەتمەندی خۆیە ئەو گوندە ئەناسی نازنامەی چۆن کەی دروست بووە و پێکاتی خەڵکەکەی چۆنە و چه کولتوری چه عادەتێکیانەیە بەتایبەت بۆ ئەوانەی کە لە دەرەوەی شارن ئێمە زۆر کەزیێتە ئێرە لە سلێمانی و لە هەولێرەوە تەناو ئەم فستیڤاڵانە ئێستا گەنجیشوانەیە زووتر پێش کیمیاباران یان لە دوای کیمیاباران عایلەیان ڕۆشتووەتە ناو سلێمانیەوە کولتوری ئێرەیان نەبینیوە ئەگەر خەڵکی ئێرەش بووبن لەم کاتی ئەم جۆرە فستیڤاڵانەیەنەوە سەردانەکەن ئاشنا بن بە عادەت و کولتوری ئێرە. خانمێک کە خەڵکی گوندی گوڵپا لە ناوچەی هەورامان و لە ڕۆژی گوندەکەیاندا بەشداری کردوواڵێ هەستاوین بە زیندووکردنەوەی کەلتوری گواستنەوەی بووک کە لە کۆندا و لە گوندەکەماندا چۆن بووە جارێکی دیکە نمایشمان کردووەتەوە. بەڵێ وەکو ئەزانین ئەم فستیڤاڵە بۆ کۆبوونەوەی هەموو لادێکانە لە گوڵپا پێویستە خەڵکەکان کۆبکەینەوە خەڵکی هەنێ گوڵ کەسەیە کە خزمەتیان بۆ گوڵب هەبووە بتوانین پیشانی خەڵکیان بین و بتوانن زیاتر بەرچاوڕوون بن دیارە و خەڵکانەوە کە زۆر هەوڵیاندا و گوڵب بەرەو پێشەوە بخەن. ئەم فستیڤاڵە چەندەها شتانی کولتوری تیاکراوە و هەروەها شانۆی تیاکراوە وەک بینیتان وە بزانم سێتان کردبێت کە بووکەکەمە بووکیان هێناوە بە سەردەمی شێوازی کۆن کە لەسەر ئەسب بووە.
بەرهەمی کللتوری گوندەکانی هەورەمان بەگشتی لەم فستیڤالاندا لەلایەن خەڵکی ناوچەکەەوە دەهێنرێت و لەبەر قەرەباڵقی و فراوانی فستیڤال بەشێکی زۆری ساغ دەکرێتەوە. هەندێک لە خانمانی دەستڕەنگینیش بە بەرهەمەکانی خۆیان لە بازاڕەکەدا بەشداری دەکەن و وەک خۆشیان دەڵێن داهاتێکیان دەست دەکەوێت. وەکو کاسبکارانی ناوچەی وەرامان ئەم فستیڤالانە بەڕای سوودێکی زۆر باشیە بۆ ناوچەکە و بۆ خەڵکی ناوچەکەش. ئەم فستیڤالانە کە دەست پێکرێت عادەن ساڵانە خەڵکی و ناوچانە هەمووی کۆ بێتەوە کە کۆ بێتەوە ناسینێک و خزمایەتێکی تون و تۆڵ دروست دەبێت ناویانە ئاشتبوونەوەیەکی یەکجار زۆر دروست دەبێت ناویانە. ئێمەژە و کاسبکاری ناوچەی وەرامان هەنێک کەلوپەل و هەنێک ئیشی دەستیمانەیە یێنین لەم فستیڤالانەیە عەرزیەکەین و ئەیفرۆشین. هەندێک جار فستیڤالەکان لە چوارچەوەی کۆبوونەوەی فراوانی گوندەکانی یەک عەشیرەت و هەندێک جاری دیکەش بەجیا ئەنجام دەدرێن. ئەم فستیڤالانە هەموو ساڵێک لەلایەن خەڵکەوە چاوەڕوانیان لێ دەکرێت. یعنی با ئێمە واز لە خێڵایەتی بێنین، واز لە باری عشایەتی بێنین، لەوە بێن دەرەوە ئێمە ساڵانە مەفروزە، یعنی هەموو شوێنەکان ئەم فستیڤالەی بکەنەوە زیاتر بۆ خۆشبەختی خەڵک، زیاتر بۆ یەکە ئاشنابین بە کەلتوری مێژووی جاران ئێمە چۆن ژیاوین، جاران چی بووین، بە ئەوانە ئاشنای نەوەکانی ئێستا بکەین، بڵین لە ڕابردوو خەڵک واژە لەبەر ئێمە قەدری ڕابردوو بزانین. جوانی سروشتی کوردستان و گوندەکانی لە وەرزی بەهاردا ئاوێتە دەبێت بە پۆشینی جلوبەرگی کوردی و دەربڕینی خۆشحاڵی بەشداربوانی فستیڤالەکان. ساڵانە ئەمە بووەتە نەریتێکی باو خەڵکێکی زۆر خۆیان بۆ بەشداریکردن لەم فستیڤالانەدا ئامادە دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. مخابن مادام ناماکومان راپۆرتەکە بوو لەسەر بزنی سپیên تورکیا و نها لە دنیای نافدار بوونا لێ هیویدارم لە بەرنامەن بێدا سباهی دزمە دام هەبەش بۆی راپۆرتی. بەڵێ دەخیل پاش نزیکەی 20 ساڵ کە یەکەم ڕۆژی کارکردنم لەگەڵ تۆ هاتم بۆ سەرکار ئەم پاش نزیکەی 20 ساڵەمە لە ستودیۆ بێکەوە دانیشتین و بەرنامە پێشکەشەکەی باس نەکە هێرۆ کە دەڵی 20 ساڵ پێش 20 ساڵ کەواتە ئەمرت ئەو وەختە چەند بوو منامی باسی عمرش بکەم. باوەڕ کە دێتە سەر بابەتی ڕۆژنامەوانی دەخیل ئەوەی شانازی بە ئەزمموی کارکردنەکەت ئەەکەی ئەوەنە تەمەنەکەت گرنگ نییە بەلاتەوە. بەهەرحاڵ منیش زۆر پێخۆش بوو هێروژیان کە لەگەڵ منابووی وە بەڕاستیش کاتێکی زۆر گرنگ و خۆش و بەسوود پێکەوەمان لەگەڵ هەموو هاوکاران لەگەڵ هەموو هاوکاران بەڵێ بێگومان و هیوادارین کە بەردەوام بین. بەڵێ بینەران دەتوانن گوێبیستی بەرنمەکانمان بن. بەرنمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا کۆمەڵێک بەرناممانەیە، بەرنامەی رادیۆیی، بەرنامەی تەلەڤیزیۆنی، چەند بەرنمێکمانێک هەمووی لەسەر ماڵپەڕەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا، ماڵپەڕی کرمانجی و ماڵپەڕی سۆرانی بەردەوامن. بۆ ماڵپەڕی کرمانجی دەتوانن سەردانی دەنگی ئەمریکا.com بکەن و بۆ ماڵپەڕی سۆرانی دەتوانن سەردانی دەنگی ئەمریکا.com بکەن و هەروەها بێگومان ئێمە دەتوانن سەردانی لاپەڕەکانمان لە فەیسبووکیش بکەن، فەیسبووکی بەشی کرمانجی VOA کوردی و فەیسبووکی بەشی سۆرانی VOA کوردش کە لەوێەوە دەتوانن تەواوی بەرنمەکانمان بەرنامەی ڕاستەوخۆ و هەروەها بەرنمەکانی تری ڕۆژنانەشمان ببینن. بێگومان هێرمە تویتر هەیە، مە ئەنستگرام هەیە، مە هەموو پلاتفۆرمین دیجیتال میدیا هەفشەرخەنە ئەم هیویتکن و گۆدارمە بینەری مە وەکو بێژن ئەوەی و حەزش دەنگی ئەمریکا دەکەن و بەندا پەیامون و چێن ڕاست و دروستن دەمیخوا و پەیامێن و باڵانس بکن ئەو بوون ڤەگەرنەوان پلاتفۆرمین دەنگی ئەمریکا. ئەم تێنە داویە بەرنامی؟ بەڵێ لێرەدا دێنە کۆتایی بەرنامە و لەگەڵ کاتێکی خۆش بۆ ئێوە و هەموو هاوکارانمان جارێکی تر پیرۆز بێت. بەدوعا.